زۆر پێش ئەوەی کە مریەم بە عیسا دووگیان بێت. هەزارەها ساڵ بەر لەو ڕووداوە لەسەر ئەم خاکەی کە ئێستا نەتەوەی تریش بەهی خۆی دەیزانێ، تەنها یەک نەتەوە هەبوو کە بە ئارامی لەسەریدا دەژیان. لەو سەردەمانەدا مرۆڤایەتی هێشتا دەستی بە ڕەوتی شارستانی نەکردبوو. هەر لەسەر ئەم خاکەی کە هەموو پەرتووکە پیرۆزەکان بە بەهەشت ناوی دەبن، بەدەستە قڵیش بردووەکانی ئەم نەتەوەیە یەکەمین تۆوی چاندن بۆ مرۆڤایەتی ناشترا. هەر ئەم دەستانە بوون کە پاشان نووسینیان ئافراند و ئێش و ڕەنجی ئەم خاکەیان لەسەر پەڕەی سپی تۆمار کرد. یەکەمین یاسای نووسراوە ماتماتیک، ئاسترۆلۆژیک و چەندین بنەمای شارستانیان هێنایەکایەوە. ئەم خاکەی کە ئێستا پڕ لە خوێن و گریانە لەو سەردامانەدا ئارام بوو. لەسەر ئەم خاکەدا خۆشی و شادی و ئاشتیەکی سەرانسەری هەبوو. هەر لە ناو ئەم نەتەوەیە یەکەمین ئاین پەیدا بوو. ئەم ئاینش وەکو خۆیان ئارام و بێزیان و ئاشتی خواز بوو. لە پێناو ئەم بنەمایەدا هەموو بەیانیانێک ڕوویان لە خۆر دەکرد و هەر شەوێکیش لە بەرامبەر ڕووناکی ئاگردا ڕۆحی خۆیان خاوێن دەکردەوە.
خۆ مرۆڤایەتی هێشتا قڕکردنمان لەسەر خاکی خۆمان بەردەوامە.